خۆشەویستانی کورسات دیون سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایم شەوتان پێشکەشەکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا با بڕیاری قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار درا کە لە سنووری پارێزگاکانی سلێمانی وەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بەگشتی لە هەرێمی کوردستان هەڵمەتێک دەست پێ بکرێت بۆ ڕێگریکردن لە ئۆتۆمبیلی بێسەرەتا هەروەها ئەوانەی کە پێوترێت جام ڕەشکردن و هەروەها چەکی بێمۆڵەت کە ئەمە گرفتێکی زۆری بۆ چەسپاندنی سەروەری یاسا و هەروەها بۆ کۆمەڵێک بابەتی تری یاسایی دروست کرد بوو. ئەمڕۆ ئەم هەڵمەتە لەو شوێنانە دەستی پێکرد بە مەبەستی ئەوەی کە یاسا سەروەر بێت و ڕێگری لەو ئۆتۆمبیلە بێسەرەتایانە بکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان لە چوارچێوەی یاسا دەردەچن و لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و پۆلیس و هێزە ئەمنیەکاندا نین. وەکو جەختیشی لێکراوەتەوە ئەم بڕیارە بۆ زیانگەاندن نییە بە خەڵکی هەژار و کەم دەرامەت بەڵکو بۆ سەروەری یاسایە. لەبارەی هەڵمەتەکەەوە پانۆراما شەو گفتوگۆ دەکات لەگەڵ هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز عەقید سەعدوڵڵا عەزیز بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی ناوشار. زۆر سپاس کاک سەعدوڵڵا بەخێر بێی. هەروەها لە گەرمیانەوە بەڕێز مقەدەم عەبدوڕەحمان زەهاوی وتەبێژی هاتوچۆی گەرمیان. سپاس کاک عەبدوڕەحمان. هەروەها لە ڕاپەڕینەوە مقەدەم شۆڕژی ئیسماعیل وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین. سپاس بۆ بەڕێز کاک شۆڕشیش. کاک عەقید سەعدوڵڵا سپاس دووبارە. سەرەتامەوێ ئەو پرسیار بکەم هەڵمەتەکەتان ڕوونکردنەوەی زیاتر بۆ خەڵک هەڵمەتەکەتان لە چوارچێوەیەک بۆ ئەمڕۆ تیمەکانتان مەفارزەکانتان چیان دەست بەسەراگرتووە لە ناوشاری سلێمانیە؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە کاکزانە. سپاس بۆ بەڕێستان. من حەزەکەم یەکشت ڕوونکەمەوە ئەمە پێشووتریش لە لیژنە هاوبەشەکانی ناوشاری سلێمانی لەگەڵ برایانمان لە ئاسایشی سلێمانی و لیوای تایبەت و پۆلیسی سەوت چوار و پۆلیسی مکافحە بەردەوام بووین لەو هەڵمەتانەی کە دەمان کرد و دوای دەرچوونی ئەو بڕیارەی بەڕێز کاک قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی زۆر بەهێز بوو بۆ ئێمە کە ئیتر سڵ نەکەنەوە لە هیچ کەس و لایەنێک و بەبێت جیاوازی کارەکانمان جێبەجێ بکەین. خۆشبەختانە دوای ئەو ئاگاداری درا بە هاوڵاتیان و هەفتەیە مۆڵەتی هەفتەیەکیان پێدرا ئەمڕۆ دەستکرا بۆ هەڵمەتە لە نۆی بەیانیەوە دەستمان کردەوە بەو هەڵمەتە و تا ئەو لەحزەیە کە من و جەنابەت قسە دەکەین هەڵمەتەکە بەردەوامە و مەفرەزەکانمان لەسەر شەقامەکان ئێستاش مەفرەزەکانمان بوونیان ئێمە لە لای مەفرەزەکانەوە هاتوون بۆ لای جەنابتان و جێی دەستخۆشیە بەڕاستی بۆ هاونیشتمانیان و شۆفێرانی شاری سلێمانی کە هاوکاری تەواومان بوون. ئەوانەی کە من بیستومە لە هاتوچۆی سلێمانی لە تاسلوجە کۆمەڵێک شۆفێری زۆر بەدەم ئەم بانگەوازە چوون و خۆیان چوون و بەڕسمی داوای ڕشکردنی جامی ئۆتۆمبیلەکانیان کردو. ینی ئەمە جێی دەستخۆشیە بەڕاستی لەسەر شەقامیش یعنی ئەوەی کە ئێمە تا ئێست ئەم لە حزەیە کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم ئۆتۆمبیلێکی ئەو تۆ نابینین یعنی بەڵێ ئیزراعاتمان کردووە و ئۆتۆمبیلیش دەستی بەسەراگیرا و جامڕەشیش لێکراوەتەوە و پەردەش بە هەمان شێوە لێکراوەتەوە درێنراوە بەڵام ئەو عەدەدە نەبوو کە پێشووتر لەسەر شەقام یعنی ئەمەش دەردەکەوێت کە ئینسان خۆی یعنی هەستی بە مەسئولیەکە کردووە بە سوپاسەوە یعنی بەدەم بانگەوازەکە هاتوون و زۆربەی زۆری کەوتونەتە بەردەستی مەفرەزەکان پێیان ڕاگەیان و توانە جامی سیارەکەم ڕۆژوە بەڵام لێم کردوێتەوە خۆی ئەمە جێی دەستخۆشیە بەڕاست. بەڵێ ئامارێک هەیە لای بەڕێستا مەسەلەن چەند ئۆتۆمبیل ئەمڕۆ دەستی بەسەراگیراوە مەسەلەن؟ من بەر لەوەی بێم بۆ لای جەنابتان ویستم ئامار وەرگرم بەڵام بەهۆی ئەوەی کە سەرقاڵ بوون مەفرەزەکان لەسەر شەقامەکان نەیانتوانی ئاماری دەقیقم دەنێ بەڵام ئەوەی کە من ئاگادار بووم تا ئەو لەحزەیە 6 ئۆتۆمبیل دەستی بەسەر داگیرا بوو. ئەمەش جێی دەستخۆشی ینی بەڕاستی ئەو کاینتر لەوە دەچێ مەسەلەن پابند بووم بە بڕیارەکە ئۆتۆمبیلەکانیان نەجوڵاند بێ و نهاتم بۆ سەر شەقام یانیش ئەوەی کە پێشتر مەسەلەن تابلوی ژمارە ئۆتۆمبیلەکەی لێکردبەوە تابلویچکەی نایاسایی هەڵواسی بوو تابلۆکەی گۆڕی و تابلو یاسایەکە ئەمەش هەبووە پێشتر. بەڵێ پێشتر ئەومان هەبووە بە بەردەوامی ڕۆژانە گرتومانن تابلۆی ئۆتۆمبیلەکەی هەبووە بەڵام هەر لە هیچ و خۆڕایی لێ کردوەوە کامێرانەدا بەڵێ تابلۆیشتریەوە بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ باش بوو ئەو شتانە زۆر کەم و بەڵام
جام ڕشمان هەم لێکردوتەوە پەردەمان لێکردوتەوە باسم کرد ئیتر شۆفێری بێ مۆڵەتیژی زراعتی بەرامبەر کراوە و لەو شێوازە. بەڵێ قسەیەک زۆر لە هاوڵاتیان مەبەستمە من بگات باز لەوە کرێ ئەم بڕیارە تەنها بۆ کۆمەڵێک خەڵکی هەژارە خۆت ئەزانی بەشێک لە برا پێشمەرگەکانمان لە برانی پۆلیس بەهۆی و قەیرانانەوە باری داراییان مەحدودە مەسەلەن ڕەنگە پێشمەرگەیەک لە ناچاریە ئۆتۆمبیلێکی کڕی بێ بە 2000-3000 دلار و کۆی لە بازار و ترسی چل وەرەقەیەک ئێستا و پێشمەرگەی لە ناچاریا کڕیوتی ڕەنگە بۆ یاسا شوێنی نەیکڕبێن هەر ئەوەندەی دەستکەوتووە ئەمە تەنها بۆ ئەوانەیە یاخود مەسەلەن بەڵام خەڵکی تریش هەیە ئۆتۆمبیلی بەرزی کڕیوە مەسەلەن بە زمانی هاوڵاتیان بیڵێن کە ئەوەی زمانی بازارە 3 دەفتەر و 2 دەفتەر و ئەمانە مەسەلەن ئۆتۆمبیلی جۆرا و جۆری تێدا بە لە شۆفرلێت لە BMW لە مارسیدس لە توێتا ئەمانەشیان کڕیوە خەڵکی باڵا دەستن ئێوە گشت ئەم بڕیارە یاخود تەنها بۆ ئەو خەڵکانەی وەکو ئەوترا. بەڵێ من وەک لە سەرەتا ئاماژەم پێدا بڕیارەکە پاڵپشتێکی باش بوو ئێمە بۆی فەرق نەکەن لە بینی هیچ کەس و لایەنێک ئێمە 2 ڕۆژ بەر لە جەژن کە بڕیارەکەمان پێ ڕاگەندرا و کۆبنەوەمان پێکرا پێمان ڕاگەندرا کە فەرق نابێ بکرێت بە هیچ کەس و لایەنێک بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ کە دەستمان بەکارەکان کردووە هیچ فەرقمان نەکردو ئەمە فەقیرە ئەمە دەوڵەمەندە ئەمە مەسئولە ئەمە مەسئولێتی نیانی فەرقمان بە کەس نەکردووە هەمووی وەکو یەک سیرمان کردو هەموو یەک ئیزراتمان بەرامبەریان کردووە. بەڵێ جگەلەوە مەسەلەنەوەی کە باسم کرد یەک دوو پەیامم بینی لە تۆڕە کۆمەڵاتەکان باسییان لەوە کرد هەندێک لەو برا پێشمەرگانە لەبەر ئۆتۆمبیلانیان پێ بووە دیسان ئۆتۆمبیلەکە ئەو ئۆتۆمبیلانیان پێ بووە بەرەبەیانی زوو ڕۆیشتون پێش مەفارێزەکانی ئێوە لە ناچاریە مەسەلەن چه حاڵەتێک هەیە بتوانن کە لەگەڵ ئەوانە ئینسیجامی بکەن و ڕێگە پێدانێکی قانونیان ئەوان سەردانی بەڕێبەراتەکانی هاتوچۆ بکەن. ئەگەر مەبەستت لە بێسەرەتاکان بێ کەس دەسەڵاتی نییە ڕێگە پێدام بکە بۆ ئەو ئۆتۆمبیلانە وەکو ئاگاداریشن ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی بێسەرەتا لە هەرێمی کوردستان بەعام بوونی هەیە بەڵێ ئێمە بەعام یعنی دوای ئەوەی کە سەرژمێریەکە کرا بۆ ئەو ئۆتۆمبیلانەوە بەوەی بزانی ژمارەیان چەندە وەکو هاتوچۆی سلێمانی نووسرایی فەرمیمان بەرز کردوتەوە بۆ سەروی خۆمان داوامان کردووە بۆ ناحەی ئەمنی و ناحەی هاتوچۆ هەموو ناحەکانی تر بەڵێ بۆ سەروەری یاسا ئەو ئۆتۆمبیلانە ژمارەیان پێ بدرێ ژمارەکانی با بڵێن هەرێمی کوردستان ئێمە بە تایبەتی وەکو سلێمانی قسە دەکەین داوامان کردووە ژمارە سلێمانیان پێ بدرێ و چاوەڕێی وەڵامین ئامارێک هەیە لە بەردەستیەوە گەر تەقریبیش بێت مەسەلەن لە شار و شارۆچکەکان چەند هەیە بەڵێ ئەوەی کە من زانیومە لە هەولێر نزیکەی 1500 بۆ 600 ئۆتۆمبیلێک هەیە لە سلێمانی نزیکەی 3000 ئۆتۆمبیل هەیە لە هەڵەبجە نزیکەی توانم بڵێم 500 بۆ 600 ئۆتۆمبیل هەیە لە دهۆک نزیکەی 1400-500 ئۆتۆمبیلێک هەیە لە سۆران 9000 ئۆتۆمبیل هەیە ینی لە ڕێژەکەی زۆر زۆرە لەوێ لە دەڤەری ڕاپەڕین نزیکەی 2400 بۆ 500 ئۆتۆمبیلێک هەیە لە گەرمیان نزیکەی 700 بۆ 800 ئۆتۆمبیلێک هەیە ئەوەی کە من زانیاریم هەبێ بەڵام بە دقیقی ینی هەمووی دەتوانم بڵێم بە دقیقی ناتوانانی ژمارەکە ڕوونکەینەوە بەس لە هەموو هەرێمی کوردستان نزیکەی 19000 ئۆتۆمبیل ببوورە 19000 ئۆتۆمبیل بەس ئەوەی کە سەرژمێری بۆ کراوە بێ سەرەتایە و سەرژمێری بۆ کراوە لێرە و لەوێ دەبیستین کە هەندێک کەس باوەڕی بۆ سەرژمێریە نەبووە یان دوای ئەو پرۆسەیە ئۆتۆمبیلەکان هاتوون ینی هیچ مودەیەکیش نییە بۆ سەرژمێریەکان نا ئێمە ئەو سەرژمێری کە کردمان کاکزانە تەنها بە مەبەستی ئامار بوو وەرگرتنی ئامار بۆ ئۆتۆمبیلانە لەسەر ئەساسی ئەوە کە زانیمان زۆرە نووسرامان بەرز کردەوە داوامان کرد تۆمار بکرێن ئەجی ناوەکو مدە و شت دیاری نەکراوە زۆر باشە قسەی زیاتری لەسەرەکەین بەڕێز مقدەم شۆڕژی ئیسماعیل ئێوە ئەمڕۆ لە هەڵمەتەکەدا توانیتان تا چەند ڕێگری بکەن لە ئۆتۆمبیلی بێسەرەتا و بە تایبەتیش چەکی بێمۆڵەت کە لە سنووری ڕاپەڕین و لە هەرێمی کوردستان ناوەناوە کێشەی کۆمەڵایەتی ڕوو ئەداوە بەو چەکە بێمۆڵەتانە خەڵک ڕوبەڕووی یەکترە بێتەوە بەداخەوە زیانە گەێنن بە یەکتر و پێشێلی یاساکرێ ئێوە ئەمڕۆ لەو هەڵمەتەدا کە لە چوارچێوەی پاڵپشتی و بڕیارێکی جێگری سەرۆکی حکوومەتدا هاتبوو چیتان بەدەستێناوە؟
بەڵێ سەرەتا سڵاو ڕزم بۆ میوانە بەڕێزەکان هەیە دیارێمەش وەکو شارەکانی تری سنووری هەرێمی کوردستان هەستین با جێبەجێکردنی بڕیارەکانی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ئەوەی کە ئەم بڕیارە پێویستە جێبەجێ بکرێ و بڕیارێکی باشیشە و دیارە ئێمە لەگەڵ هێزی مروری واتە بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین دەستمان کرد بە دانانی مەفرەزان لە چەند شوێنێکی تایبەتی سنووری ئیداری ڕاپەڕین بۆ مەبەستەش ئێمە لە کاتژمێرنەوە کە دەستمان پێکرد تاکو ئێستا ئێمە بە هاوبەشی مەفرەزەکانمان داناوە لە چەند شوێنێک لەسەر شەقام کە ئەمانە هەمووی خۆی لە خۆیدا ڕێکارێکی باشمان گرۆتە بەر ئەمەش زیاتر کە بەشێک لە ئۆتۆمبیل ئەگە دەستی بەسەرداگیرە بێ ڕاستە لە ئێستادا لەوانەیە ئامارەکان بە تەواتی نەگەیشتە دەستمان بەڵام ئێمە وەکو ئەو هێزەکەدا درابووین لێ هەندێک ژمارەیەک دەمانچەمان دەست بە سەرداگرت چەکمان بە تایبەتی کە چەکی زۆری دەمانچەمان دەست بە سەرداگرتە ئەمە کە خاوەنەکانیان ئەم چەکانیان هەڵگرتووە هیچ مۆڵەتێکی چەکیان پێ نییە ئەمەش بەداخۆ دیارە ڕێژەیەکی زۆر لە چەک لە کوردستان چەک لەلایەن هاوڵاتیان بەبێ مۆڵەت هەڵدەگیرێت لە کوردستان کەمەش خۆی لە خۆیدا بەڕاستی دەبێتە جێگای بوونی تاوان چونکە تاوەکو چەک کەمتر بێت لەگەڵ ئەوەشدا تاوان کەمتر دەبێت بەڵام ئەگەر چەکی شەبێ و ئەو کەسەی هەڵگیری مۆڵەتی چەک بێ و بە پێی یاسا بە مەرز ئەم چەکەی پێدرێت ڕەنگە تاوان کەمتر ئەنجام دات بە هەمان شێوەی ئۆتۆمبیلیش بە هەمان شێوانێکە بورنکە ئەوانەی کە سەرەتایانە ڕەنگاوە برادرانی هاتچۆ زیاتر قسە لەسەرکەن ئەمیش بە هەمان شێوە بەشێکە لە ئەنجامدانی تاوان بەڵێ بەڕێز مقدم شۆڕژانی زۆر جار باز لەوە ئەکرێ کە جیاوازی ئەکرێت لەو مەفرەزانە مەسەلەن کەسێک ڕەنگە دەست ڕۆیشتوو بێت یان کە سوکاری بەرپرسێکی باڵا بێ یان بەرپرسێک بێت لە دەفەرەکەی ئێوە ئەمڕۆ چاوپۆشی کراوە لەو بابەتە یاخود تەنها بۆ وەکو ئەو تراکە خە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتە نازای چۆنە کاگەزانە دیارەمە ئەو قسەیە دەکرێت لە زۆر شوێن بەڵام ئێمە بەجددی ئەو قسەیە دەکەین ئەو مەفرەزێک ئێستا دامانناوە بەدڵنیاییەوە تەنها هەر بۆ بەشێک لە هاوڵاتیانە بۆ سەرجەم هاوڵاتیانە لەگەڵ ڕێزم بۆ سەرجەم ئەو کەسانێکە لە سنووری ئیداری ڕاپەڕین دادنیشن بەوانێکە خاوەن بەرپرسن یاخود خاوەنی پۆستێکن هەم لە حکوومەت هەم لە حیزب وەروە هاوڵاتیانی تیش ئەوانێکە پیشەوەرن یاخود ئەوانێکە فەرمانبەرشمە تا بۆ سەرجەم هاوڵاتیانە چاپۆشیشمان نەکردوە چاپۆشی لیست کەسێک ناکەین چکە دیارم بڕیارەکە دەرچووە دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ هیچ جیاوازیەکیش لەناو هیچ لایەنێکدا پێویستە نەکرێت چکە ڕاستی ئەگەر جیاوازی بکرێ ئەمە خۆی لە خۆیدا کارێکی بەدەرە لە پیشەی فەرمانبەری بۆ ئەمە وەکو خۆی کارەکە جێبەجێ دەکەین بەڵێ کاک مقدم شۆڕژ ینی لە سنووری ڕاپەڕین هەڵبەتە جیای نەکەینەوە هەموو هەرێمی کوردستان لەپڕ شەوێک لە ڕۆژێگە بیستیت کە کێشەی کۆمەڵایەتی مەسەلەن خەڵکێکی زۆر چەشی بەدەستەوێت لە هەرێمی کوردستان لەسەر تاسەری هەرێمی کوردستان ئێوە تا چەند هەوڵتان داوە ئەو هەڵمەتە بکەنە یاخود ئەو پاڵپشتی جێگری سەرۆکی حکوومەت پاڵپشتێک بێ بۆ ئەوەی کە بتوانن لانی کەم لەناو ئۆتۆمبیلەکاندا لانی کەم چەکی بێمۆڵەت دەست بەسەرا بگرن بەڕاستیمە بڕیارێکی زۆر باشە پاڵپشتێکە بۆ هێزەکانی هێزی ئەمنی هەم لە سنووریدا ڕاپەڕین و هەم لە سنووری هەرێمی کوردستانیش چکە لەبەرەوەدا لەبەر ئەو مەبەستامە چەندین جار داوامان کردووە کە ئامارمان بەرز کردەوە بە تایبەتی کە و ئامارانیم پێشکەشی دەکەن کە بەداخۆ ئەو ڕووداوانەی کە ڕوودن بەهۆی بەکارهێنانی چەکەوە هاوڵاتیان تێدا کوشراون ئێمە ئامارمان بەرز کردەوە بۆ شوێنەکان و داواش لەوە دەکەین کە بەڕاستی چەندین جار ئێمە لە ڕێگەی ڕاگەیاندنی فەرمی بەڕایەت پۆلیس ڕاپەڕینەوە داوامان کردووە کە چەک چیتر هەڵنەژێرێ بە تایبەتی ئەوانەی کە مۆڵەتیان نییە و هەر کەسێکیش کە ئەگەر مۆڵەتی بێوێت چەک هەڵگرێ دەیەوێت مۆڵەت بەدەستبێنێت دەتوانێت سەردانی بەڕێوەبەرایەت پۆلیس ڕاپەڕینی بەڕێوەبەرەکانی تریش بکات بۆ مەسیەوەی کە مۆڵەت بۆ چەکەی دەربێنێت بەڵام ئەمە خۆشبەختانە بڕیارێکی زۆر باش بوو ئێمە دەتوانین ئێستا ئەم بە تەواتی لەمەوە بەدووە دەست بە ئەم ڕێکاری یاسایانە بکەین هەرچەندە ئێمە پێشتریش وەکو هێزی ئەمنی وەکو هێزی بەڕێوەبەرایەت پۆلیس ڕاپەڕین چەکی بێمۆڵەتمان دەست بەسەرداگرتووە بەڵام خۆشبەختانە ئێمە چکە هەڵمەتێکە دیارە سەرجەم هەرێمی کوردستانیشی گرتوتەوە و هەمووشمان پێوە پابندین بەم بڕیارە ئەمە بڕیارێکی باشە بۆ ئەوی چەک قەدەغە بکرێ بە تایبەتی ئەوانێک کە چەکی بێمۆڵەتن و دەمێت لێردا ئەوەش بڵم لە ڕاستیدا ئێمە وەکو هێزی بەڕێوەبەرایەت پۆلیس ڕاپەڕین بەرنامەی لە داهاتووشمان دەبێت بە تایبەتی لەگەڵ هێزەکانی سنووری هێزەکانی ئەمنی لە سنوورەکەمان لە سنووری ئیداری ڕاپەڕین ئەو شوێنانەی کە چەکی بێمۆڵەتی لێ دەفرۆشێت ئێمە ڕێکاری یاسایی دیجان دەگرینە بەر چونکە بەپێی یاسای چەک ئەو کەسێک کە چەک بێمۆڵەت دەفرێشەوە ئەو کەسێک کە چەکە دەکرێت یاخود چەکە هەڵدەگرێت ئەمانە هەمووی یاسای چەک دەیانگرێتەوە بە تایبەتی هەبوونی چەک لەلای ئەو کەسێک کە
چەکەی هەڵگرتە بەبێ مۆڵەت بە پێی مادەی 21 لە یاسای چەک ڕێکاری یاسای دژی دەگیرێتە بەر. بەڵێ باسی ئەو شوێنانت کرد کە چەکی بۆ بێمۆڵەتی تێدا مامەڵە پێوە دەکرێت و بەوانە زۆر جار باز دەکرێت کە لە هەندێک شوێن لە هەندێک شوێن مامەڵە بە چەکی قورسیشەوە دەکرێت کاک مقدم شۆڕش ئەوە لە چ چوارچێوەیەکە ئێوە مەسەلەن پێشتر یان خەڵکی باڵادەستن دەسەڵاتتان بەسەرانە بۆ یاخود مۆڵەتێکیان هەبەمە چۆن چۆنی ینی ئەم بابەت یاخود لە شێوازێکی نهێنیدا بووە. کاکزانە دیارە چەک دەفرۆشێت لە هەرێمی کوردستان لە زۆربەی شوێنەکە، بەڵام لە کاتی فرۆشی چەکەدا ڕەنگە بە شێوازێکی نهێنی بێت، یاخود هەندێک لەو دوکانانەی کە چەک دەفرۆشن ڕەنگە لەلایەن هێزێکی ترەوە یاخود لەلایەن یەکە ئیداریەکانەوە مۆڵەتی دوکانیان هەبێ سەبارەت بە فرۆشتنی ئەم چەکە، واتە مۆڵەتیان هەیە کە ئەم چەکانە بفرۆشن، ئەخۆ چەکە قورسە یاخود عیتادەکانشی واتە پیشەکەەکانی یاخود چ زۆرە چەکێکە، ئەمە هەمووی بە هەمان شێوە دیارە ڕێگە پێدراوە کە بفرۆشێ، بەڵام ئاخۆ چۆنیەتی فرۆشتەکەی گرنگە کە بەچێ بفرۆشێ، ئایا کەسە مۆڵەتی هەڵگرتنی چەکی هەیە ئەمە خۆی لە خۆیدا لێردا پرسیارەکە، بەڵام بۆیە پێویستە پێداچوونەوە بە وەشدا بکرێ کە ئەمانەی کە چەک دەفرۆشن بیدەن بەچێ، هەر کەسێک کە مۆڵەتی هەڵگرتنی چەکی نەبوو ناکرێت چەکی پێ بفرۆشێ، یاخود ئەم کەسانێک کە لە هێزی ئەمنین یاخود ئەوانەی کە لە هێزی پێشمەرگەن ڕەنگە ئەمانە تا حدێک بەپێی ڕێنمایەکانی وەزارەتەکانیان واتە هەم وەزارەتی ناخۆش هەم وەزارەتی پێشمەرگە ئەمە چۆنەتی کڕینی چەک ڕێنمایەکانیان جیاوازترە، بەڵام ئەو هاوڵاتیانێکەوە دەیانەوێت چەک بکڕن دەچنە ئەم شوێنانە چەک دەکڕن دەبێ مۆڵەتیان پێبێ، مۆڵەتی هەڵگرتنی چەکیان هەبێ، ئەجینە زۆربەی ئەوەندەی من کە ئاگادار بم زۆربەی ئەو دوکانانەی کە لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان کە دوکانی تایبەتیان هەیە و چەک دەفرۆشن پێیان وتراوە ئەوەندەی من ئاگام لێ پێیان وتراوە کە چەک بفرۆشێ بەو کەسانەی کە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان هەیە، یاخود لەلایەن ئەم شوێنێک کە مۆڵەتی ئەم دوکانت پێدراوە پێویستە ئەوان لانی کەم ئاگادار بن، بەڵام ئەمە دەبێت ڕاستەوخۆ پێداچوونەوەی پێدا بکرێت، ئەمە کارێکی زۆر باش دێت پێداچوونی پێدا بکرێت بە پێ ڕێنمایەکان ئەم چەکانە بفرۆشرێن واتا بدرێن بەو کەسانەکە خاوەنی مۆڵەتی چەکن لەگەڵ جۆری چەکەکەی کەدەی هەبێت، ئەمە لەلایەکی تریشەوە ئەوانەی کە چەک لە دەرەوەی دوکانەکان دەفرۆشن واتا بە شێوەیەکی نهێنی یان دەتوانین بڵێن بە شێوەیەکی قاچاق بەداخەوە ئەگەر ڕاستەخۆ دەهێنرێنە ناو هەرێمی کوردستانەوە دەفرۆشن، ڕەنگە چەکان زۆری جیاوازتر هەبن، هەندێک زۆری چەکی دەمانچە هەیە پاشێوەی چەکەکانی تر دروست کراون، بەڵام مواسەفاتی ئەم زۆرە چەکە باش نییە، بۆیە زۆربەی جار ئەو چەکانێکە هێزەکانی ناخۆ هەڵی دەگرن بە تابەتی دەمانچە هاوشێوی ئەم زۆرە چەکان دروست کراونەتەوە ئێمەش دەیان بینین کە ئەم زۆرە چەکانە هەم مواسەفاتی چەکەشکەم ئەمە بە شێوەیەکی قاچاق هێنراوەتەوە هەرێمی کوردستان، ئەوە باشترین کار دەبێت کە پێویستە ڕێگە بگیرێت لەوەی کە بە قاچاق نەهێنرێنە ناو هەرێمی کوردستان و هەروەها ئەو ئۆتۆم ببورن ئەو چەکانەشی ئەو واتە ئەو دوکانەشی کە چەک دەفرۆشن پێویستە بە پێی ڕێنمایەکان چەک بفرۆشن دەن بۆ هاوڵاتیانی کە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان هەیە، ئەمە کارێکی باش دەبێت کە ڕێکاری یاسایی بەتەواتی بژێتە بەر پێداچوونی. بەڕێز مقدم شۆڕژ ینی ئێستا من زۆر جار ڕەنگە هاوڵاتیان ئەو بزانەوە جەنابیشت بیزانی ئێوە بەبەستمە مەسەلەن ئەم بەرنامەیەوە ئەم هەڵمەتە ببێتە هۆکارێک بۆ بڕیاری تر، مەسەلەن بە ڕاشکاوی بێڵێن هەندێک دەمانچە هەیە مەسەل پێی وترێت دەمانچەی تورکی بە 670,000 دەستی هاوڵاتی دەکەی خۆ ڕەنگە لە نزیکەوە گەر کەسەکە بێ بەرامبەرەکەی پێ دەکوژێت یان زیانی پێدەگەێنێ، ئەمە ڕەنگە لە چوارچێوەی دەسەڵاتیەوە نەبێت لە سنوورەکانەوە بهێندرێ لە هەرێمی کوردستان بە تایبەتی باز دەمانچەی تورکیە کرێت، ئێوە داواکاریتان بۆ ئەوی بڕیارێکی تر هەبێت چۆن چۆنی ڕێگری لەمە بکرێت، یعنی مە دەستی کۆمەڵی خەڵکی زۆر کەوتووە. بەڵێ کاکزانە دیارە ئێمە هەموو هێزە ئەمینەکان ئێمە ئەوە دەزانین هاوڵاتیانیش ئەو دەزان، بەڵێ وەکو باسکرد ئەم چەکانەیە کە هاتوون ئەگەر نرخەکانیشان زۆر هەرزان بێ لەگەڵەوەشدا مواسەفاتی چەکەش زۆر کەمە، بەڵام تاوانیشان پێ ئەنجامدراوە بەداخەوە تاوانی زۆر بەم چەکە ئەنجامدراوە، ئەم چەکە هەرچەندە ئەگەر تۆ هێزێکی ئەمنیەگە بێوێ شتێک یان هەر کەسێک بڵێن هەر کەسێک دەماسەیەکی تەواو مواسەفات دەرست ئەگەر بتێوێ ئامانجێکی پێکی ئەو ئامانجەی خۆی کەسەکە کە بتوانێت نیشانەشکەن بێ ئامانجەکەی پێدەپێکێ، بەڵام ئەگەر ئەم جۆرە بۆی ئەو قسەیە دەکەم، بەڵام چەکەکانی تر ئەگەر کەسێک ویستویەتی کەسێک کاتە تاوانێک ئەنجام داوە و لەناو بازاریان لە شوێنێکی گشتی ویستویەتی کەسێک کاتە ئەنجام ئامانج
ئامانجەکەی خۆی نەپێکاوە بەڵکو بەر هاوڵاتی شتر کەوتە ئەمە خۆی لە خۆیدا دووبارە تاوانیشتریشی دروستکردێتەوە ئەمە لەلایەک لەلایەکیش ئەگە بڵین ئەم سەکانە پێویستە ڕێگری بکرن بڵێ ئێمە چەندی جار ئێمە کە کۆبوونەوە دەکرێت دیارە بەڕێوەبەرایەتەکان واتە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیس دیارە داواکاری خۆی پێشکەش کردووە چکە ئەم ئەمارانی کە بەرز دەکرێنەوە کە لە شوێنی خۆی کاری پێدەکرێت هۆکارەکانیان دیاری کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەڵێ کار لەسەر ئەوە کراوە داواکاریش پێشکەش کراوە کە ئەم سەکانە قەدەغە بکرێن نێ لە ناو هەرێمی کوردستان بەڵام باشنی شت ئەوەیە لەگەڵ ئەوەشدا ئەو دوکانانەی کە مۆڵەتیان هەیە چەک بفرۆشن پێویستە بەپێی ڕێنمایەکان کارکەن. بەڵێ ئەگەر ڕێمۆلات بەڕێز مقدم شۆڕش بەڕێز مقدم عەبدوڕەحمان ئەم کاتت باش ئێوە لە ئیدارەی گەرمیان ئەمڕۆ لە چوارچێوەی و هەڵمەتەدا چیتان کرد و چۆن ڕێگریتان کرد لە ئۆتۆمبیلی بێسەرەتا و هیچ ئامارێک لای بەڕێزت هەیە مەسەن ئەمڕۆ چەند ئۆتۆمبیلیان بەپێی لیژنە هاوبەشەکان چەند چەک دەستی بەسەردا گیرا بێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان کاکزانە سەڵاو لە بەڕێزت سڵاو لە بینەرانی بەڕێز و خۆشەویست و سەڵاو بۆ میوانە بەڕێزەکانیشێت طبعاً لە باگراوەندی ڕاستپاردەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە دیوانی بەڕێوەبەرایەت لە دیوانی ئیداری گەرمیان ژوورێکی ئۆپەراسیۆن تەشکیل کرا هەر لە با بڵێن ئاسایش و هەر لە پۆلیس و هەر لە بەرگری فریاکەوتن و هەروەها هاتوچۆی گەرمیان ئەو ژوورە ئۆپەراسیۆنە بۆ ئەوەیە کە جێبەجێی یاسا بکەن وەک ئەوەی کە لە ڕاستپاردەکەی بەڕێزیان هاتووە بۆ ئەوەی ئیجراعاتی قانونی بکەن لەگەڵ ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلەکانیان بێسەرەتایە واتە ئەوەلیاتیان نییە یان لەگەڵ هەروەها لەگەڵ ئەو ئۆتۆمبیلانەی کە جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش دەکەن و هەروەها ئەو کەسانیشە کە مۆڵەتی چەکیان نییە و چەک هەڵەگرێن هەڵبەتە ئەمەی سێهەمیان ئەچێتە قاڵب و بواری اختصاصی برایانی ئاسایش و برایانی پۆلیس دوانەکەی سەرەتایش ئەکەوێتە ژێر اختصاص و ڕکێفی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ بەڵام هەر هەمومان لە کۆتاییدا بۆ یەک ئامانج و بۆ یەک هەدەفە ئەوی سەلامەتی گیانی هاوڵاتیانە بۆیە ئەمڕۆ وەکو بەڕێوەبەرایەتیەکانی ئەمنیەکان ئەمڕۆ تەنها هەستین بە ڕێنوێنیکردنی ئەو خەڵکە و ئاگاداریان بکەینەوە تەنبیهیان بکەین بۆ ئەوەی دوور بکەونەوە لەو کارە یاسایانە بەڕاستی. بەڵام لە سبەینەوە هەوڵەکانمان چرتر ئەەکەینەوە تەکتیفی ئەەکەینەوە لەگەڵ برایانی ئاسایش و هێزە ئەمنیەکانی تر لە بەڕێوەبەرایەتی لە سنووری ئیدارەی گەرمیان بۆ ئەوەی ئجراعات لەگەڵ ئەو فئاتانە بکەین کە مخالفی قانونن. البته من حەزەکەم ئەوەی غیتائی قانونی بدەم بەم باس و خواستەی کە ئەمڕۆ باسی لێوە دەکەین ئەوش ئەوەیە کە ئۆتۆمبیلی بێسەرەتا بەپێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 لە مادەی 12 باسی لێکراوە لا يجوز تسيير أي مركبة غير مسجلة ما عدا المستثنى منها بقانون أو بمعاهدة واتە نابێ هیچ ئۆتۆمبیلێک لە شەقاموبانەکان گوزەر بکە ئەگەر بێت و ئەم ئۆتۆمبیلە تۆمار نەکرابێ لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئللا ئەوانە نەبێت کە بە معاهدە یاوەکو بە ئیتفاقیات لێی بەدەرکراون بەپێی یاسا وەکو بۆ نمونە ئەوانەی قونسولیاتەکان ئەوانەی سەفاراتەکان ئەوانەی منەزەماتی خێریە و هەتاوەکو دوایی و هەروەها ئۆتۆمبیلی با بڵێن فئەی دووهەمیان کە ئۆتوباسی ئۆتۆمبیلی جام ڕەش ئەکا لە ڕێنمایی ژمارە 5 ساڵی 2019 وزارەتی ناوخۆ هاتووە هەر ئۆتۆمبیلێک جامی ئۆتۆمبیلەکەی هەر ئۆتۆمبیلێک جامەکانی ڕەش بێت ئەو کاتە پێبژاردنێکی پێ ئەبژێردێت بە ملیۆنی دینار کەمتر نەبێ و هەروەها بۆ ماوەی هەفتەیەک لە گەراجی دەست بەسەراگردن لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ دەستی بەسەرئاگیرێ بەڵام ئەمەش ڕێگەی داوە ئەو ڕێنماییە کە هەر کەس دەیەوێت داوا پێشکەش کاتوانێت لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ یا خود لە ڕێگەی وێبسایتی وزارەتی ناوخۆوە ئەو داوایە پێشکەش بکات و هەڵبەتە کۆمەڵێک پرۆسیژەر و ڕسوماتی خۆی تێدایە کە لە 600,000ەوە دەست پێکا تا 1,200,000 ئەوش بەپێی با بڵێن جۆری تاریککردنی ئەو جامانە و هەروەها چ جامێکی ئۆتۆمبیلەکە ئێوێت تاریک بکاتەوە جامی پێشەوە یاخۆ جامی پاشەوە یاخۆ جامی دواوەی ئۆتۆمبیلەکەی هەڵبەتە هەر هەموو ئەمانەیشە بۆ ماوەی ساڵێکە ئەگەر لە ماوەی ساڵێک تێبپەڕێت بۆ هەر یەک ڕۆژ 25,000 غراماتی تەخیری لێی وەردەگیرێت. بەڵێ بەڕێز مقدم عەبدوڕەحمان من مەبەستمە زۆر تەکید لەوە بکەمەوە بۆ هاوڵاتیان زۆر باز لەوە کرێت کە ئەم بڕیارە تەنها بۆ خەڵکی هەژارە ینی بۆ خەڵکانەیە ئەوە خەڵکانی باڵادەست ناگرێتەوە ئەمە لە گەرمیان تا چەند
ئەمە جێبەجێ کراوە یاخود فەرق بە کەس نەکراوە بەرپرس بێت خەڵکی هەژار بێت گرنگەوێ ئێوە ئۆتۆمبیلە بێت سەرەتاکە و جامڕەشتان لامە بەستووە. حەزەکەم ئاماژە بە شتێک بکەم برای بەڕێزم لە ڕێنمایی ژمارە 5 ساڵی 2019 کە ئەڵێت ئۆتۆمبیل نابێت جامی ڕەش بکات لە ناو ئەوانشدا لە بڕگەیەکە لە فەقەراتەکانە هاتووە ئەڵێ نابێت ئۆتۆمبیلی میری بە هیچ شێوازە لە شێوازەکان هی هەزە ئەمنیەکانیش بێت جامەکانیان ڕەش بکەن واتە هیچ فەرقێک و هیچ جیاوازێک نییە لە نێوان مەسئول و لە نێوان خەڵکی سڤیل و لە نێوان هاوڵاتی و لە نێوان ئەو کەسانی کە هەژارن و کەم دەرامەتن یا ئەو کەسانی کە بزنسن. دواتر ئەو کەسەی کە من ڕێزم هەیە هەمومان هەژاریمان بینیوە ئەوانە واردە بەڕاستی ڕێزم هەیە بەڵام کەسێک کە هەژارە ئۆپڵێکی ڤێکترای پێیە هیچ مەرجەکانی توندوتۆڵی تێدا نییە جامی ئۆتۆمبیلەکەی ڕەش دەکات ئەمە لە پێناو چی؟ بەڕاستی من بزانم ئەمە هەمووی زیادەیە وەکو ئەوتێ کل و مەمنوع مەرغوب ئەمە لە بەروی مەمنوع کراوە ئێستا بووەتە جێی ڕەغبەتی خەڵک و جێی حەز و خولیای خەڵک بەڕاستی ئێمە هیچ فەرق و جیاوازێکمان تا ئێستا نەکردووە و بەدیمان نەکردووە و ئێمە تەنها هەڵەسین بە ئجراعاتی قانونی لە دژی ئەو فئاتانەی کە دیاریمان کرد و حەزەکەم شتێکی تریش باسکەم هەروەکو وتم ئەچێتە قاڵبی اختصاصی برایانی ئاسایش و برایانی پۆلیس و هەڵبەتە لە ڕووە قانونیەکەیەوە بەپێی یاسای ژمارە 16 ساڵی 1993 بەپێی مادەی 21 کە بە 5 فەقەرە ئاماژەی بۆ کراوە مامەڵە لەگەڵ ئەو کەسانش دەکرێت کە چەک هەڵەگرن و بەبێ مۆڵەت. بەڵێ ئەگەر ڕێمۆلات بەڕێز مقدم عەبدوڕەحمان بەڕێز عەقید سەعەدوڵڵا ینی من مەبەستمە لەسەر لێدوانێکی بەڕێزت لە چەند ڕۆژی ڕابردووتت داواکارین ئەوانە نێنە چونکە مەبەستان خەڵکی هەژار بوو نێنە سەر شەقامەکان و هەروەها ئۆتۆمبیلەکانیشان هەرزان فرۆژ نەکەن لێرەوە کە ڕەنگە لە چوارچێوەی دەسەڵاتی بەڕێبەرایەتی هاتووی سلێمانی یان گەرمیان ڕاپەڕین هەولێر نەبێت داواکاریتان چیە بۆ ئەوی وەزارەتی ناوخۆ بڕیارێکدا ئێوە ئامارێکتان بۆ ئەو ئۆتۆمبیلە بێ سەرەتانە کرد ئەکید خەڵق قسەیەکەکە ئەڵێ کاکە بۆ هێشتیان لە خاڵە سنووریەکانەوە داخڵ بێ ئەو حەقی نییە مەسەلەن بە هەر ڕێگایەکەوە هاتووە دوجار ئەو دەستی کەوتووە بە بڕەپارەیە کڕیوێتی ئێوە داواکاریتان چیەوە پێتان باشە چ میکانزمێک بگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئەوترێت پێشمەرگەیەک پۆلیسێک تەنانەت گەنجێکی هەژار ئەگەر 3000-4000 دلارێکی پێکەوە ناو ئۆتۆمبیلێکی پێکڕیوە زەرمەند نەبێ بەڕاستی. بەڵێ هەڵبەتە کاکزانە هەموو مرۆڤێک لە ژیانە حەز و ئارەزووی هەیە بێگومان چۆن من حەزەکەم سیارەی جوان و مۆدێلی بەرزم پێبێ ئەوەی بەرامبەرەکەشم بە هەمان شێوە حەز و ئارەزووی خۆیە ئێمە بۆی ڕێ لەو کەسانە نەگرین و دوای ئەوەی کە سەرژمێریمان کرد بۆیان و دەرکرد کە ئۆتۆمبیلێکی زۆر زیاد لە حەدی خۆی لە داخلی با بڵێن شارەکان بۆ و ئیتر بە هەر ڕێگەیەک بێ دەست هاوڵاتیان کەوتووە بۆ ئەوەی ڕێگە بەوە نەدەین یان ڕێ خۆش نەکەین بە بەردەوامی بەبێ یاسایی بسوڕێنەوە سەروەری یاسا پێشێل بکەن خەڵک ینی هاواری لێ هەستێ ئەمە بۆ نمونە لە هەندێک شەقام کە ئەفسەرێکمان دەچوو غەرامەی دەبڕی بۆ سیارەکان بۆ ژمارە سلێمانەکان ژمارە هەولێر ژمارەی دهۆک ئاسایی بوو لە جیازەکەت سزاکەی بۆ تۆمار دەکرا بەڵام هەندێک ئۆتۆمبیلمان دەکەوتە بەرچاو ژمارەی نایاسایی پێوە بوو یعنی هەر ئەگەر خۆمان لێ بتزی با نەدەبوو خەڵکەکە گلەی لێ دەکردیان بۆ من غەرامەکە دەبڕی بۆ ئەو نایکەی ناچار دەبووین خۆمان زیاتر سەرقالکەین و لە کاتی خۆمان زیاتر بگرین و وازبیترمان بجێ بێڵین ئەو ئۆتۆمبیلە داوای فلات بکەین و بە فلات بیبن بۆ گەراج خەڵک کە مراجعەتی دەکرد بڕی 1 ملیۆن دینار یان جاریوە بە 2 ملیۆن دینار غەرامە دەکرا بۆی ڕێگە لەوە بگرین و هاوکاری خەڵکی بێدەرامەت بکەین وەکو هاتووی سلێمانی وەکو باسم کرد نووسراوی فەرمیمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کردووە داوامان کردووە بۆ سەروەری یاسا ئەم ئۆتۆمبیلانە تابلۆی سلێمانیان پێ بدرێ تابلۆش هاتو چۆکانیان بەڵێ تابلۆی سلێمانیان پێ بدرێ وەکو هەموو ئەو ئۆتۆمبیلانی تر کە لەناو شاری سلێمانی ڕێ دەکەن لە هەمان شارەکانی تری ژێریمی کوردستان داوا کراوە بە هەمان شێوە ئەوان ینی ڕێیەکان لەسەرەوەی کۆکردن هەموو بەڕێبەرایەتیەکان کە ئۆتۆمبیلانە پێویستە تابلۆی شارەکانیان پێ بدرێ بۆیە ئێمە ینی پاڵپشت بەوەی کە بینیمانە مەسەلە ئۆتۆمبیلێکی زۆر هەیە و لەوە دەچێت کاری ناسایی زۆری پێکرابێ و ئەو خەڵکەشی کە بەکاری دێنن زۆربەی زۆری خراپ نین ینی لەوە دەچێت چەند کەسێکی
کەم بن ینی ئیشی خراپی پێکۆم بەڵام باقیت کە زۆربەی هەرە زۆریان بۆ جێبەجێکردنی کاری ڕۆژانی خۆیان خۆڕەنگەوانش حەسکەن ئۆتۆمبیلێک بەڵێ من ئاماژەم پێدا بۆیە من بیستم کە ئەو بڕیارە بڵین دەرچوو بڵاومان کردەوە بیستم کە کۆمەڵە خەڵکێکی زۆر یعنی لە فەقیر و کەم درامەت کە ئاماژەت پێدا چوونە سیارەکانیان هەرزان فرۆش کردووە یعنی من بوون بۆ ئەوەی وا بکەم ئەوان تووشی زەرر نەبن بۆیە ئەو لێدوانمدا بڕیارەکەی بەڕێزێگری سەرۆکی حکوومەتی ئەو نەخێر ئەو طبعاً بۆ سەروەری یاسایە و بۆ یەکسانی خەڵکە ینی من ئومێدوارم ئەو بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێ بکری ینی ئەمە نەک بۆز بۆ ئەو پارێزگانەی ئێستا کە باسمان کرد لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێ کرێەوە لە بڕی من ڕەفیقم هەیە تەلەفۆنم بۆ دەکات لە شارەکانی تر دەڵێ بۆ بەس لای ئێوە بۆ ئەی لای ئێمە دەست پێ ناکەن بۆی ئومێدوارم ئەو بڕیارە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە بۆی هەمووی وەکو یەک ئیجرعاتیان بەرامبەر بکرێت. باشە ئەگەر ئەم 19,000 ئەوەی کە سەرژمێریتان کردووە مەسەلەن هەتا قسەیەکی شەبوو شۆفێرەکانیان وت ئەوانەی کە خۆمان سەرژمێری کردو لە بەربەراتەکانی هاتچوو ئاسایە تێپەڕن بە مەفرەزەکانەیە خودت ئەویش هەر خۆی وەکو کاک مقەدەم عەبدوڕەحمان ئاماژەی پێدا بوونی ئۆتۆمبیلی بێژمارە لەسەر شەقام بەپێی یاسا قەدەغەیە یعنی هەر ئۆتۆمبیلێک تەنها ئەوەی کە یاسا بەدەری کردووە لە قوسڵخانەکان و لە وەفدە و شتانەی کە دێن ئەجینا بوونی ئۆتۆمبیلی بێژمارە یان تۆمار نەکراو لە بەڕێوەبەراتی هەر شارێک قەدەغەیە ڕێبکا لەسەر شەقام جا ئێمە ئەم ئۆتۆمبیلانە زۆر زاری ینی من باسیشم کردو پێشووتر لە کامێرەکان دەرکەوتون کاکزانە گاڵتە بە کامێراکان دەکەن ینی بەشێکیان طبعا زۆر زار مەسەلەن یەکی شێڵا و ڕۆشتووە ینی ئێستا ئێمە نەک بەس بۆ ئۆتۆمبیل بۆ ماتۆریش باماشەوە ینی هەڵمەتەکەی ئێمە لە پێشووتر و لە ئێستاش بۆ ئۆتۆمبیل و بۆ ماتۆڕیش ینی ئەوەی کە ژمارەی نایاسایی هەڵواسیوە ئیزراعاتی تەواویان بەرامبەر دەکەین. زۆر باشە ئومێد هەیە یان پێشنیازی ئێوە هەیە کە مسۆر بن لەسەرەوەی بەڕاستی قەرارێک دەرچێت بۆ ئۆتۆمبیلانە و لە دوای ئەوە قەرارێکی سەرتاسەری دەرچێت هەر ئۆتۆمبیلێکی بێ سەرەتا بیتر کەسیش بیانووی نامێنێ مەسەلەن من سیارەیەکم کڕی بە 4,000 دلار بە بڕەپارەیەکی بۆ دیاریکرێ بە پێی قانونانەی کە هەیە لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەسش ببێتە خاوەنی ژمارەیەک و بە حڕیەت و ئیسراحەتی خۆی لە ناو سلێمانیا پێی بسوڕێتەوە لە گەرمیانە لە ڕاپەڕینە لە هەولێر و دهۆکانی کێشەی نەبێ. بەڵێ ئێمە لەسەر زەوی ئەوە یعنی داوامان کردووە کە ئەو ئۆتۆمبیلانە سەرجەمیان تۆمار بکرێن و ژمارەیان پێ بدرێ ومێدەوارین لە داهاتوویەکی نزیکدا حکوومەتی هەرێم بەدەم ئەم بانگەوازە بێ و هاوکاری ئەو خەڵکە بکە. ئەمە تا چەند کێشەکانتان سەرەکەیان وا ئەکا کە ئێوە سەرقاڵی ئەرچیتر و جێبەجێکردنی یاسا و ئێمە وەک باسم کرد ئێمە زۆر لە کێشەکانمان چارەسەر دەکا ئەوەندەی کە سەرقاڵی بارکردنی ئۆتۆمبیلێک بین و نردنی بۆ گەراج و کێشە و گرفتی لێ سەرقاڵی کارەکانی خۆمان دەبین و ڕۆژی هاتووە ڕێک دەخین لەسەر شەقامەکان مەسەلەن ڕێگەگەر ئەوە ئۆتۆمبیلێک بگرن ئەگەر غەرامەی بکەن بە دوو غەرامەی تری ئاوە بێتە خاوەن ژمارە گەر وەزارەتی ناوخۆ بڕیار بە هەڵبەتە با بڵین حکوومەتی هەرێم ئەگەر بڕیاری تۆمارکردنی بدا چەند ڕێکارێک مەسەلەن دیاری دەکات لەوانە نردنی بۆ گومرگ بۆی وەرگرتنی ڕسوماتی گومرجی لەبەری ئۆتۆمبیل ڕاستە مەسەن ئەوەی کە باسی دەکات دەڵێ لە حدودەکانەوە داخل بووە بەڵام بەڕسمی داخل نەبوو بە تەزویر داخل بووە گومرجی ئەو ئۆتۆمبیلی لێوەرنەگیراوە ئۆتۆمبیل ئەکە گومرجی لێوەرگیرا منەفێستی بۆ دروست دەکرێت دێ بۆ لای ئێمە هاتوچۆ هەر لەسەر سنوورەکان ژمارەی کاتی پێدەدرێت ینی بەڕسمی و هاتوچۆش ئەو کاتی بەرپرسە یان ملزەمە بەوەی کە ژمارەی پێ بدە بەڵام حکوومەتی هەرێم کە بڕیاری دا ئەو ئۆتۆمبیلان تۆمار بکرێت ئەو کاتی دوای چەڕێکارێکی یاسایی وەرگرتنی ڕسوماتی گومرجی و باجی ژمارەکان کە لێ وەرگیرا ئەو کاتی ژمارەی شارەکانی پێدەدرێت. زۆر باشە بەڕێز ئاقی سەعدوڵڵا بەڕێز مقەدەم شۆڕژیانی ئەگەر ئامارێکت لابێ مەسەلەن لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستا چەند ڕووداوی کوشتن و تەقەکردن هەبوو بە چەکی بێمۆڵەت هەرچەندە ڕەنگە ئامارەکەتان کۆ نەکردبێتەوە 6 مانگ جارێک ئامارەکان کۆکەنەوە بەڵام چەند ڕووداوی لەو جۆرە هەبووە تا چەند چەشی بێمۆڵەت هۆکار بووە بۆ تێکدانی ئارامی و ئاسایشی ناوچەکەتان وە زیانگەیاندن بە خەڵک یعنی تۆ هەواڵێک بڵاوە بێتەوە کە تەقە لە ماڵێک کراوە تەقە لە کەسێک کراوە ئەنی هەموو خەڵک لە کوردستان نیگەرانە بێ بەڕاستی ئەو ساتی هەواڵە خوێنێتەوە ینی ئەمە بۆ ئەوەیە کە ئارامیەکی تەواو هەبێ و خەڵک دڵنیا بێت لەسەر و ماڵی خۆی. بەڵێ بەدڵنیاییەوە ڕاستە کاکزانە خۆی ئەمە وەکو خۆمان وەکو بەڕێبەراتی پۆلیسی ڕاپەڕین دیارە لە زۆربەی بەڕێبەراتەکانی تری پۆلیس
ئێمە ئێستا ئامارەکانمان کردوە تا ساڵی یەکجار ئەمە ساڵان ڕابردوو ساڵ 6 مانگ جارێک و 6 مانگی دومیش بە تا کۆتای ساڵەکەمان ڕادەگەیان بەڵام ئێستا 6 مانگی یەکەممان نەماوە تەنها ئاماری سەری ساڵ دەخینە ڕوو بۆیە بەداخەوە لەوانەیە ئامارێکی دقیقی وردم پێ نەبێت بەڵام لەم 6 مانگی ڕابردووشدا تاوان تۆمار کراوە ئەو تاوانانی کە بەداخەوە بەهۆی چەکەوە هاوڵاتی کوژراوە ئەم هاوڵاتیانیش کە کوژراون زۆربەی ئەوەی کە ئێمە لێکۆڵنەمان لەگەڵ کردوونە چەکەکانیان بێمۆڵەت بەواتە ئەو هاوڵاتیانە کە خاوەنی هەڵگرتنی مۆڵەتی چەک نین چکە ئەگ کەسێک کە مۆڵەتی چەکی پێدەدرێ بە پێی مەرز پێی دەدرێت کۆمەڵێک یاسا لەگەڵ پێدانی چەکەکەی بۆی دەخوێنرێتەوە ڕاستە خۆش پێی دەدرێت کۆمەڵک قسەی لەگەڵ دەکرێت ئەسکەمە هەم مەرزی یاساییە چۆتۆ مەرزێکی قانونی کەسێک کە چەک هەڵدەگرێت دەزانێت کە ئەمە تاوانێ بکە هەم چەکەکەشی دەسی بەسەر دەگرێت و هەم جارێکی تریش ئەم چەکەی بێبەش دەکرێت لە مۆڵەتی چەک ئەمە سەڕایکە ئەگە تاوانە سەرچەکەشی پێی ئەنجامداوە بەڵێ ئەمە بەداخەوە بووە زۆربەی ناتوانم بڵێم سەرتاسەری ڕداوەکانی کوشتن یاخود برینداکردن شەڕکردن بە چەک هەمووی بێمۆڵەت بە بەڵام دەتوانم بڵێم زۆربەی بێمۆڵەت بە بەڵێ ئەمە خۆی لە خۆیدا وای کردووە کە هەم چەکەکەی پێ بووە یاخود چەکی کلاشکۆف بە یاخود چەکی دەمانچە بووە ئاخۆ چەکی دەمانچەکەش زۆربیان ئێمە لە ڕداوەکانی شەڕکردندا لە ڕداوەکانی شەڕکردندا دەتوانم ئەو بڵێم لە زۆربیان چەکی بێمۆڵەت لە زۆری دەمانچە ئەم دەمانچانەی کە ماسفاتیان تەواویە نازانم لە لای خۆمان زۆر ناو هەیە بۆ ناوهێنانیانی ئەم زۆرە دەمانچەیە بەڵام ئێمە پێی بڵێن ئەو چەکانی کە ماسفاتیان بەرز نییە وەکو هاوشێوی چەکانی ترنێکی هێز ئەمنیەکان پیانە ئەمە زۆربیان ئەم زۆرە چەکانە بەداخەوە تاوانیان پێ ئەنجام دراوە بە تایبەتی لە تاوانی شەڕکردندا لە بریندارکردندا هەتا وەکو لە چەکانی تریش وەکو کلاشنکۆف خەڵکی پێکوژراوە زۆر بەشیان ناتوانم بڵم هەمووی بەڵام زۆربیان مۆڵەتی هەڵگرتنی چەکیان نەبووە. بەڵێ ئێوە داواکاریتان چی ئەگەر داواکاری کۆچی لەگەڵ بەڕێز عەقید سادوڵا کە باس لەوەکات کە پێویستە ئەو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکدا لە بەرژەوەندی ئۆتۆمبیلە بێسەرەتایانەوە ڕێکاری یاسایان بۆ بگیرێتە بەر بۆی ئەوانیش زەرمەند نەبن کە ئۆتۆمبیلێکیان دەستکەوتووە جالەوەی کە کەسێک بێوێت تاوامکەوە دەچێتە زوومی هێزە ئەمنیەکانەوە. داواکاریتان چیەوە بۆ ئەوی تەنانەت بڕیارێکی سەرتاسەریش دەچێت بۆ مەسلەی فرۆشتنی چەک و هەروەها بەکارهێنانی چەکی بێمۆڵەت لە سەرتاسەری هەرێمی کوردستان؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمەش بە هەمان شێوە وەکو بەڕێبەرات پۆلیس سەلاپەڕین داواکارین کە بەڕاستی چی زووترە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی سەرتاسەری بدات سەبارەت بە قەدەغەکردنی هەڵگرتنی چەکی بەمۆڵەت ئەمە لەلایەک وەروەها لەلایەکی تریشەوە داواکارین لە بەڕێزیان کە بە هەمان شێوە بڕیارێکی تریش دەربکرێت سەبارەت بە ڕێخستنەوەی ئەو دوکانانەی کە چەک دەفرۆشن یەکەم شێت کەمکردنەوەی دوکانەکان دوو ئەو کەسانی کە چەک دەفرۆشن واتە مۆڵەتی فرۆشتنی چەکیان هەیە لە ژێر ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ بە تەواوەتی کار بکەن وهروەها تایدا کە یەکە ئیدارەکان و پۆلیس تایدا سەربەشی بێ وهروەها هێز ئەمنیەکانی تریش بە هەمان شێوە تایدا لەژێر ئەم ڕێنمایان بەشدار بن واتە چاودێریان بکەن کە چەک نەفرۆشێ بە هەموو کەسێک واتە کەسێک کە بیوێت چەک بکڕێ لەم دوکانە ئەم دوکانە چەکی پێ نەفرۆشێ واروا پێش هەموو شتێک دوکانەکان کەم بکرێنەوە بەڕاستی دوکانێکی زۆر لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان سیر دەکەوێت دوکان زۆر بە ئاسایی چەک دەفرۆشێ ڕەنگە کەسێکی هاوڵاتیەک بتوانێت چەک بکڕێ ئەگەر ئەو هاوڵاتیە لە هێز ئەمنیەکانیش نەبێت یاخود لە هێزی پێشمەرگەش دەبێت بە ئاسایی دەسی دەکەوێت بۆی ئەمە پێویستە ڕێک بخرێتەوە بۆی ئەمە بەڕاستی داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی چاوێکیش بەمەدا بخشێنرێتەوە یاسایەکی ڕێنمایی تاو یاسای تاو دەربچێ بۆ ئەوانەی کە ئەوانێک کەمکردنەوەی ئەو دوکانانەی کە چەک دەفرۆشن وهروەها ئەو دوکانانیشی کە ئەگەر چەک دەفرۆشن پێویستە لەژێر ڕێنمایەکان چەک بفرۆشن. بەڵێ سوپاس دەکەم بەڕێز مقەدەم عەبدوڕەحمان داواکاری ئێوە چێ بۆ ئەوەی بتواندرێکە وەکو وتمانە ئۆتۆمبیلە بێسەرەتانەی ئەوانەی کە خەڵکی هەژار و کەم دەرامەتنەوەرە ئۆتۆمبیلیان پێکڕاوە بڕیارێکی یاساییان بۆ بدرێت وهروەها ئەو ئەرکەش لەسەرشانی هێزە ئەمنیەکان سوکتر ببێت و بتوانن تەرکیزیان لەسەر یاسا و ڕێنمایەکانی تر و خەڵکانی لا دەربێت. وەڵام من ئەگەر ڕوخسەتم بدەی ڕوونکردنەوەیەکم هەیە ئەویش دەربارەی بە زمانی عەرەبی پێوترێ مەرکەبە لای خۆمان سوارڕەوە یعنی کە ئێمە بڵێن ئۆتۆبیلی بێسەرەتا مەرکەبەکەی ئەوانەگەێنی کە بێتە سوارڕە و واتە کەوتمان سوارڕە و ماتۆرسکلی شەگرێتەوە چونکە ئێمە لە سنووری بەڕێوبەرایەتی هاتووی گەرمیان لە ماوەی
6 مانگی سەرەتای ساڵی 2021 150 ڕووداوی هاتوچۆ ڕووی داوە. لەم 150 ڕووداوی هاتوچۆ 55 بەداخەوە ماتۆرسکل بووە. ماتۆرسکلیش بە هەمان شێوەی ئۆتۆمبیلی بێسەرەتا ئەوش دیسانکۆ ئەو قانونە ئەیگرێتەوە. واتە ئەو کەسانی کە ماتۆرسکل لێ ئەخۆڕن مەجموعەیەکیان هەیە ئێمە باش ئەزانین یعنی کە بۆ کەسابەت بۆ ئیش و کار ماتۆڕەکانیان بەکارهێنن مەجموعەیەکی دیکەیان هەیە خۆیان مۆڵەتی شۆفێریان نییە و هیچ لە ئوسولی سیاقەت و ئەوانە نازانن. دووهەم ئۆتۆمبیلەکانی هیچ سەرەتایەکی نییە سەرڕای ئەم دوو خەرقە قانونیە دێن ئێهمال و تەهەور و فەرتەناش بە ماتۆرسکلەکانیانەوە ئەکان و هەروها ماتۆڕەکانی لەسەر یەک تایە لێ ئەخۆرنم بۆ ماتۆری دووتایری و هەروها بەڵێ دیارە گرفتێکی تەکنیکی هەیە لای بەڕێز مقەدەم عەبدوڕەحمان. کاک سەعدوڵڵا من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە دوا سەرنجە دوا داواکاریت هەم بۆ سەر و خۆتان لە حکوومەت و هەمیش بۆ هاوڵاتیان و ئەو کەسانەشی کە ئۆتۆمبیلی بێسەرەتایان هەیە. من داوا لە بەڕێز حکوومەت یاریمی کوردستان دەکەم کە بەدەم ئەم خەڵکەوە بێن و بەپێی ئەو ڕێکارانەی کە گونجاوە بەپێی یاسا هەرچی زووە ئەو ئۆتۆمبیلانە تۆمار بکرێ و هەروەها داوا لە خەڵک دەکەم کە هاوکارمان من لەسەر شەقامەکان لەبەرو ئێمە ئەمڕۆ لە چەند شوێنی شاری سلێمانی مەفرەزەی هاوبەشمانم لەگەڵ برایانمان لە پۆلیس و لە داهاتووشدا مەفرەزەکانمان فراوانتر دەکەین و کارەکانمان سەرتر دەکەینەوە بۆیە داوایان لێ دەکەین کە ئەو داواکاری کە ئێمە هەمانە کە خۆیان پابند بن پێی و خۆیان یاسای جێبەجێ بکەن بەر لەوەی دەگەونە بەردەستی ئێمە بۆی بتوانین هاوکاریان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەقید سەعدوڵڵا عەزیز بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی ناوشاری سلێمانی. سپاس بۆ بەڕێزتان ببورن وێڕاوی ئیلا کوماندوو بوون لەگەڵ هاوکارەکانت بەشدار بوون لەو بەرنامەیە. هەروەها سپاس بۆ بەڕێز مقەدەم شۆڕژ ئیسماعیل وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین. هەروەها سپاس بۆ بەڕێز مقەدەم عەبدوڕەحمان زەهاوی وتەبێژی پۆلیسی هاتوچۆی گەرمیان. سپاس بۆ هەر سێ میوانی ئازیزم. بینەرانی خۆشەویست لە کۆتاییدا ئەوەی کە گەیشتین پێی تەنها بۆ جێبەجێکردنی یاسایە مەبەست زەرەرمەندبوونی هیچ کەسێک نییە و بە هیوایان کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی ئەم بڕیارێک دەربکات بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتانش سەرەتا و چوارچێوێکی یاسایان بۆ بکرێت. پانۆڕاما با یارمەتی هاوکارانم پێشکەشکرام و لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.